من میوانێکم هەیە لە سەرپرسی حەشدی شعبی و فشارەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی میوانەکەم مازن ئەشێخەر چاودێری سیاسیەکە لە ستۆدیۆ لەگەڵما بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان بەسوود. وەک بینیمان ئێران ئەڵێت ئەمریکا داوای هەڵوەشانەوەی یا تێکەڵکردنی حەشدی شعبی لەگەڵ جێشی عێراق کردووە، بەڵام عێراق ئەم هەواڵە ڕاتەکاتەوە. چێ ڕاست دەکات لەم بابەتە؟ نعم، أولا شكرا للاستضافة. سرتا سپاس بۆ میوانداریەکەتان. باڵێزی ئێرانی یەکێکە لەو دەیان سەفیرانە کە لە بەغدا هەیە بۆچی ئەو مافی بەخۆیدا بۆ وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. وتی ڕەتێکەنەوە حەشدی شعبی هەڵبوەشێتەوە یاخود لەگەڵ وەزاراتی تردا یەک بگرێت. من پرسیارم کرد ئایا باڵێزی عێراقی لە واشنگتن بۆی هەیە باسی داهاتی مارێنسکە لە ئەمریکا؟ ئەمە دەستدرێژیە بۆ سەروەری عێراق. بەڵێ بێگومان ئەمریکا داوای لە عێراق و ئێرانیش کردو بۆ هەڵوەشانەوەی حەشدی شعبی و یانیش یەکگرتنەوەیان لەگەڵ دامەزراوەی تردا. هەروەها سەرۆک ترامپیش چەند جارێک ئەم قسەی کردەوە، بەڵام بۆچی بەڕێز سوودانی ئەمە ڕەتدەداتەوە ئەدەبی خۆی وەڵام داتەوە. بۆیە گرنگتر ئەوەیە ڕای عێراق گرنگتر لە هی ئێران و لە ئێران لە باکوورەوە تاوەکو باشوور هیچ دەوڵەتێکمان ناوێت تووسپای تێدا بێ. ئەومان بینی لە سوودان چی ڕوویدا بوو بە دوو سوپا و 120,000 کەس کوژراوە بەم شەڕەی دوایە. باش دواتر ئێمە سەر ئەم بابەتە ئەگەر برادران دەنگی کۆنتترۆل دەنجی ناو ستۆدیۆ قەپاتکەن لەگەڵ میوانەکەم بۆی باشتر جۆمان لە یەکتری بێت. بۆچی ئەم داواکاریە لە ئێران کراوە بۆ لە خودی عێراق نەکراوە ئەگەر کراویش؟ لەبەر ئەوەی ئێران کۆنتترۆلی عێراقی کردو، ئەمەش مندام نەهێناوە. کاتێک گولەیەک لە یەمەنیەکانەوە بەرەو ئەمریکا دەتەقێندرێت، ئەمریکا دەڵێت ئەمە ئێران بوو. بۆیە بنکەکانی ئەمریکا لە عێراق بۆ نمونە حیزب اللای لوبنانی یان حەماس ئەمانە بە ئێران و باڵی ئێران دادەندرێت، نەک عێراق و سووریا. بۆیە ئەمانە گشتیان تێوەگلاون لە دژایەتی ئەمریکا. هەروەها ئەو لێدانانی وەکەوەی کە لێرە ڕوویدا بۆ نمونە لە هەولێر، هەر وەک بەڕێستان بینیتان ئەو لێدانە ئەسکەریەی کە لە ئێرانەوە هات بۆ هەولێر. حەشدی شعبی گەنجەکانی ئێمە من خۆشم دەوێت لەبەرەوەی ئەوان گەنجێکی دڵسۆزن، بەڵام سەرکردەکانی حەشدی شعبی پەیوەندی دەرەوەی سنووری عێراقیان هەیە. ئەمەش لە باکوورەوە بۆ باشووری عێراق ڕەتیەکەینەوە. وەکو مسلمانێک عەرەبێک کوردێکی عێراقی ئەمە ڕەت دەکەمەوە. پێویستە هەموو عێراق گشت پارێزەکانی بپارێزرێن، هەروەها سوپایەکدا بمەزرێنرێت کە هی عێراق بێت، چونکە دەکرێت بۆ نمونە سبەینێ لە ئەنبار بڵێن پێویستە حەشت دەرچێتە دەرەوە، ئەو کاتە عێراق دابەش دەبێت، ئەو کاتە تووشی تەژی ناوە خۆ دەبێت، دەبێت عێراق یەک سوپای هەبێت. بەڵام ئەو جێشە دەکرێت بەحری بێت و ئاسمانی بێت و وشکانی بێت و دەکرێت سوپای چوارەمیش دەبێت وەکوی لە ئەمریکا هەیە پێ دەوترێت مارێنس. بۆیە ئەوەی دەمێنێتەوە لە حەشدی شعبی دەبێت لە ژێر کۆنتترۆلی بەزاری بەگری بێت. ئێستا هەیە لەژێر کۆنتترۆلی وەزارەتی دیفاع و حکوومەتی عێراقیە، چونکە ئێستا لێدوانێکی عەمار حەکیم هەبوو کە وتی حەشدی شعبی بە تەواوی پابندن بە بڕیارەکانی حکوومەتەوە. ئەمەمان لە ڕابردووە بینیوە. لە ڕاستیە هەندێکی پێیان دەڵێن میلیشیا، حەشدی شعبی، فەسیلەکان، بۆ نمونە گروپە لە یاسا دەرسەکان دەبێت یاسا لەژێر کۆنتترۆلی دەوڵەتی عێراقی بێت. نقطە سەری دێت. بەڵام ئەگەر بێت و ناوی خۆت بنێی بۆ نمونە ئەوەی لە پارێزەکانی باشوور دەژین وەکو بەغدا و مووسڵ و بەسڕا بەدەست ئەمانەوە دەناڵێنن. نازانین کاتێک کۆمەڵێک دێنە ژوورەوە بۆ نمونە بازرگانێک دەکوژن لە ڕۆژی ڕووناک لە بەغدا کە ڕوویدا دە کەسی دەمامکدراو بە چەکەوە دێنە ژوورەوە ئەو بازرگانە دەکوژن. نازانین ئێمە نایان بنی میلیشیا فەسایل حەشد کەس نازانێت لەبەرەوەی چەکی بێمۆڵەت و بەرەڵا لە دەرەوەی
دەسەڵات و زۆربەی وەبەرهێنەرەکانیش لە عێراق ڕایان کردووە بۆ نمونە بەندای فاو لە کۆری بوو لە ماڵەکەی خۆیدا کوژرا بەندەری فاو بۆیە ئەمانە کۆمپانیایان هەیە بانکیان هەیە کەناڵی ئاسمانیان هەیە بانکان هەیە بۆیە ئەمانە زۆر لەوە گەورەترن کە هەبوون ئایا دەکرێت کەناڵێکی ئاسمانی بۆ سوپای عراقی دابدرێن بۆ نمونە ئەم بەشەی شوێنێک دێشی عراقی خاوەنداریتکە نەخێت دەبێت دامەزراوە عراقیەکان بێلایەن بن وەزارەتی نەوت وەزارەتی بەرگری دەبێوانە بێلایەن بن بۆیە ئەو زۆر لە نێوانم داواکاریانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی گروپەکانی حەشدی شعبی و ڕەتکردنەوەی لەلایەن عێراق و ئێرانەوە بارودۆخیم ناوچەیە بەرەوچووە ڕاوداهاتووی حەشدی شعبی و عێراق بە شێوەیەکی گشتی بەرەوچووە هەر وەک لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بینیمان لەوەتەی سەرۆکتۆم بۆ بەسەرۆکی ئەمریکا پێم وابوو 6 مان بەڵام ئەو کارەی لە ماوەی 6 ڕۆژدا کردی زۆر گەورە بوو گرین وڵاتانی دنیا گرینلاند ئەفریقیا کەنەدا ئەوروپا هەمیان باسیەوە دەکەن ئاخۆ ترامپ چی دەوێت ئەوەی کە لە وڵاتی ناوەڕاست کردی بەڕاستی کارێکی گەورەیە بۆ نمونە ئێمڕۆ لوبنانیشی تازەمان هەیە غەزەی تازەمان هەیە سووریا تازەمان هەیە بەم زوانە یەمەنی تازەمان دەبێت و عێراقی تازەش دەبێت بۆیە دۆناڵد ترامپ بەرنامەی ئابووری خۆی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر هاتوو ئێران بۆ شوێنە هەڵس و کەوت کات و پێشتیش دوێتی دەبێت هەموو باڵەکانی ئێران ببڕین ئەگەر هاتوو ڕۆژهەڵاتی ناوەڕاستمانەیە سەرکەوتوو بێ دەبێت بەشدا بێ هاوبەش بێ لەگەڵ ئەمریکا دەبێت ئەمە پێویست ناکە ئەمە پێشبڕکێکی نێوان نەتەوەکان بێت من وەکو کەسی شارەزار لە بواری ئابووری دەبێ مەعامەڵەیەکی ڕاست ئەمەیە کە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە دەبێت بۆ نمونە عێراق پێشبڕکێ لەگەڵ سووریا بکات لەسەر ئاستی بەرهەمە ئابووریەکان بۆ نمونە سووریاش لەگەڵ شوێنەکانی تریش نابێ ئێمە پێشبڕکێ و چەشمە چەشمان لەسەر شێوازی نوێژکردن و جل لەبەرکردن و عەمامەی سەرمان و شێوازی تەسبیحەکانی دەستمان بێ بۆ نمونە لە وڵاتێکدا وەکو ئوسترالیا لە شەقامێکدا 14 نەتەوە هەیە کەس باسی نەتەوایەتی خۆی داکە هەمان دەڵێن ئەوان کەنەدین بۆ نمونە ئەوان ئوسترالین لێرە دەڵێن ئەم شەقامە کوردی ئەمە تورکمانی ئەمە عەرەبیە شەقام قیرە ئەسفەڵتە ناکرێت ناسنامەی هەبێ دەبێ بگەینە خاڵێک کە خەڵکی بەسرا بگەنە دهۆک خەڵکی هەولێر بگەنە ڕوومادی ئەگەر ئەمە دەبێت ئەگەر هاتو عێراق لەسەر بنەمای ئابووری دابمەزرێنین کەسێکی ئابووری سەرکەوتوو بێت کەسێکی بازرگانی سەرکەوتوو بێت نەک بەناهێنانی عێراقدا لە هەڵنەوەشاندنەوەی حەشدی شعبی من کەسێکی ئابووریم ئەگەر دەرگای ئابووری بکەیتەوە سەعاتێک قسەت بۆ کەم عێراق هیچ بنچینەیەکی ئابووری نییە بێ دەوترێ سیاسەتی دەفتەری چەک نەوت دەفرۆشین دەڵێن ئەوەندە پارەمان هەیە و خەرجی دەکەین و سەرەتای مانگی هیچمان نامێنێت دووبارە مانجی داهاتوو هیچ استراتیژێتیشی نییە ئەوەی کە پێی دەوترێ بودجەی 3 ساڵە هیچ ئەساسێکی نییە هەر وەک جەنابەت وتت سیاسەتی باج مثلا دەبێت حکوومەت لەسەر باز بژی بەڵام نەوت دەبێت بۆ ڕەفاهێت و خۆشگوزەرانی دانیشتوان بێت هەروەکو ساڵانی زۆر سپاس بۆ بەڕێزتان بەڕێز مازن ئەشێخەر پێم وابێ پێشتریش ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بووی بۆ کاروباری ئابووری هەڵە نەبوون سپاس بۆی ئامادە بووی لە ستۆدیۆی کوردستان سپاس لە ستۆدیۆی کوردستان بۆ ڕۆنکردن سپاس